من ناوم ئەمەل حاجیاغەیە خەڵکی شاری سۆران تەمەنم 22 ساڵە و ناحیەی دیانە دانیشم. ماوەی 4 ساڵە زەواجم کردووە و خاوەنی کچێکی بچکۆلم بە ناوی باران تەمەنی 2 ساڵە. ئەویان دەخیدەیە هەم لیدی شایشتێکی زۆر جیازە. سەرەتای دامەزرامی ڕێنگەلێری بە ئۆنلاین دەستمان پێ کرد و لەبەرەوەی خەڵک زۆر حەزی لە کارەکانم بوو حەزیان کرد لە نزیکەوە شتەکان ببینن. زۆر داوایانە کرد کە دوکانێکمان هەبێ شوێنێکمان هەبێ سەردانمان بکەن. ئەوە بوو ئێمەش دوکانێکی بچکۆلانەماندانە وەکو سەرەتایەک. ئەلحەمدولیلا زۆر لەوە باشتر بوو کە من چاوەڕێمە کرد. کارەکەم زۆر باشە ڕوات و شتەکانمان جیاوازە و جیاوازیەکی دروست کردو لە نێو خەڵکو و لە نێو بازاڕی سۆران. زۆربەی شتەکانمان کاری دەستی و هەروەها بابەتی دیاری و قرتاسیە و ئەکسسوارات و هەروەها گۆشەیەکی دوکانەکەشمان تایبەت کردووە بە کتێب بۆ خوێنەرانمان. بابەتەکانی تریشمان بابەتی جانتا و قرتاسی و بابەتی دیارە و دیکۆڕی ماڵ و هەروەها لیدی خوێندن و لیدی دەرس خوێنین کە بەشان کارەکەات. ئەو بابەتانەیە و شتەکانمان زۆر جیاوازە و لە سۆران تاکە دوکان کە شتی لەو شێوەمان هەیە چکە زۆربەی شتەکانمان تایبەت بە دوکانی خۆمان هێناوە و شتێک نییە لە بازاڕدا بوونی هەبێت. ئەودان تایبەت چەندە؟ 3000. جێگای زۆری دەبتە؟ لە باتی خەڵک بە ئۆنلاین داوای شتەکان بکە بەلای من دەستی کەوێتن و هەروەها زۆر جار مشتری هەبووە داوای کردووە کە شتێکی بۆ بێنین و بە ئۆنلاین گرانی لەسەر کەوتووە ئەوانە ئێمە بۆمان هێناوە و ئەسڵەن زۆر هەرزانتر لەویش فرۆشتمانە و حەقی ڕێژ هەر هیچیمان لێوەرنەگرتووە. نرخی شتەکانیشمان زۆر گونجاوە. گرانترین شت کە لە دوکانەکەما بوونی هەبێت 20,000 یاخود 18,000 و هەرزانترینیشان 250. یەکێک لە بابەتی دیاریمان ئەم دیکۆڕەلمەیە کە ئەم ساڵ زۆر مۆدێلە و خەڵک بۆ دیاری و شت زۆر بەکاری هێنێ. ئافرەتانیش هاوشانی پیاوان کار بکەن خاوەنی داهاتی خۆیان لەسەر پێی خۆیان بوەستن.